بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوەتان باش. من بنار مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەمەیەکرد دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 15 تەمموزی 2026 لە دووتەوە پێک هاتووە. سەرەتا قسە و باسێکمان دەبێت سەبارەت بەو کەمپینەی کە بەڕێکخراوە بۆ کۆتایی هێنان بە گەندەڵی لە عێراق و هەروەها کوردستانیش. وە لە بەشی دوایین بەرنامەکانیشماندا لەسەر سەردانی عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکا قسە و باسمان دەبێت. وەکو لە ڕێکلامەکەدا باس کرابووە هەروەها لێرەشدا لە مانشەتەکەشان نووسراوە کە بڕیار بوو لەسەر ئەو هێرش و پەلامارەی لایەنگرانی ڕەزا پەهلەوی بۆ سەربەشێک لە کۆمۆنیستەکان لە لەندەن چاوپێکەوتنمان هەبێت، بەڵام بەداخۆ بە هۆکارێکی تایبەت ئەمڕۆ ئەم بەشەی ئەم بەرنامەیان جێبەجێ نابێت و تەنها ئەم دوو تەورەمان دەبێت کە ئاماژەم پێدا. ئێوەش دەتوانن پرسیار بکەن، سەرنجەکانتان بنووسن و بەپێی توانە داوتوێن دەکەین لە بەرنامەکاندا. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەومان. بەڵێ بینەرانی عەزیز، سەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێک لەسەر ئەو کەمپینەی کە بەڕێکخراوە بۆ کۆتایی هێنان بە گەندەڵی لە عێراق و کوردستان. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ ڕێکخەری بەشی کوردستانی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری بەهادینی حاجی بەگرتارتاش ناسراو بە ڕێوەر عارف. ڕێوەر عارف یاڕێز باشە و سپاس کە ئەمجارەش میواندارەتی ئێمە قبوڵ کردو لە بەرنامەکاندا ئامادەن. چاوەکەم یاوڕێ بنار، سپاسەکەم، ڕێز و سڵام هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی بەرنامەکەتان. کەمپینێکتان بەڕێخستووە و کار و چالاکی جۆرا و جۆرتان لەسەری ئەنجامدا و تەنانەت لەسەریشی دەستگیر کران بۆ کۆتایی هێنان بە گەندەڵی. بەڵام لەم بارەوە بۆچوونی جیاواز هەیە، بۆچوونێک هەیە کە پێی وایە ئەوە تا حکوومەت خۆی لە ئاستی سەرۆکوەزیرانەوە دەستی بۆ ئەم هەڵمەتە بردووە و جددیە و دەیان کەسی بەرپرسیواندان پەرلەمانی دەستگیر کردووە. بۆچوونێکی تریش هەیە کە پێی وایە لە عێراقا گەندەڵی بنبەر ناکرێت، خەونە، حکوومەت جددی نییە و هەتاوەکو دوایی. ئەم کەمپینە لە نێو ئەم جۆرە بۆچوونانەدا و لە نێوان ئەم واقعانەدا ئەوێ چی بکات؟ دەستخۆش بنەرژیان، لە ڕاستیە ڕەنگە بڵێم بەتەنیا لەگەڵ هیچ یەک لەو ئارەسانانی منە ئەوەی کە ئەو خۆشخەیاڵیە هەبێ کە ئەم کەمپینەیە ئەم زوڵەیە وەم دەست بۆ بردنەی سەرۆکوەزیرانی عێراق دەبێتە باعیسی کۆتایی هێنان بە گەندەڵی وەنەو تەسەورەش لە هەر حاڵ کە ئەمە فایدەی نییە یان جێگە و ڕێگە و مەکانێک پەیاناکە یان نابێتە باعیسی هیچ شتێک. ڕەنگە بابەتی گەندەڵی لە کوردستانە بەتایبەت مێژوویەکی توانم نسبەت بە دەسەڵاتدارەتی بڵێم ئەگەر لە 35 ساڵی ڕابردووە ئێمە ساڵ بە دوای ساڵ ئەم شتەمان بینیوەتەوە لە بواری قوڵبوونەوە و فراوانبوونەوە و هەمەرگیربوونەوەی بە ئەندازەیە کە تەنانەت حسابی سیاسی خۆی سەرکردەکانیان، مەکتەبی سیاسیەکانیان، کارکتەرە سەرچەکانیان لە بەرنامە و لە چاوپێکەوتن و لە کاروبارەکانی خۆیانە ئاماژیان پێکرد بێ. بەڵام دوای ڕوخانی حکوومەتی بەعەس و ئەو دەرفەتەی لە عێراقاتە پێشەوە ئەمەی گەیاندا ئاست و شوێنێکی ترەوە لە ڕاستیە، چ لە ئاسی خوار و ناوەڕاستی عێراق و چ لە ئاسی کوردستانە دەرفەتێکی جیاوازی هێنایە پێشەوە. بۆیە ئەمەوێ بڵێم لە ڕاستیە ئەم بابەتە شتێکی تازە نیە بۆ هیچ تاچێکی کۆمەڵگەی عێراق و خودی ئەم کەمپینەی کە دەستی پێکراوە ئەگەر من لە باشترین حاڵەتەکەی شیا بڵێم تەواوی ئەو سەرۆت و سامانەی کە دزراوە لەم کۆمەڵگایە کە بە ملیاردها بەهەرحاڵ ناو دەبرێ و ئاماژە پێکرێ هێشتا مانای کۆتایی هاتن بە گەندەڵی نییە. دەبرێ گەندەڵی پێشەوەی کە سەرمایە و پارە بێ سیستەمێکی سیاسی اقتصادی اجتماعیە ئیداریە و ئەوەی کە ئێستا دەستیان داوەتەیە تەنیا ئەو لایەنەیەتی کە ئەو پارە دزراوانە بە شێواز و ڕێوایەت و ڕەوشی جیاواز بگەڕێنرێتەوە بۆ دەسەڵات و بۆ حکوومەت. بەڵام لێرە ئەوەی کە زۆر گرنگە
بۆ ئێمە وەکو کۆنگرە لە ڕاستیە خوتی دەرفەتێکە کە هاتوۆتە پێشەوە. ئەگەر با بڵێم بە شێوەیەکی گشتی لە کوردستانە ساڵەهای ساڵ لە ئاسی کۆمەلگاوە لە ئاسی هەموو ژوونگەکانی ئەم کۆمەلگەی کە ئێمە تیاژین لە زۆک و فلیم و کۆمیدیا و دراما و ئەدەبیات و شعر و هونەر و بگرە تا سەرشەقام و تا قسەی کۆڵان و تا قسەی وەک دەڵێن سەرتەنور مەسەلەی گەندەڵی مەسەلەی هەموو ڕۆژەی خەڵق بۆ کە قسەی لەسەرکراوە. بەڵام ئەم شێوەیە یان ئەم دەستبردنەی سەرۆکوەزیران لە ئاستی با بڵێن مێژووی دەسەڵاتدارەتی تازەی حکومەتی عێراقاتوانم بڵێم شێوازێکی بڕێ جیاوازتر و بڕێ فراوانتر بووە لەو تاحود و بەڵانانی کە پێشتر کراوە. ئێمە دەزانین کە ئەمە هاوتای و هاوکاتە لەگەڵ ئەوەی کە ئەم کەساتی و کارکتەرە زێت خۆی هاتوۆتە سەر ئەو مەکانە و بارها بووە بە سەرۆکوەزیرانی عێراق. بەڵام لە ڕاستیە ئەوەی کە زۆر گرنگە لێرە دەرفەتی هاتوۆتە پێشەوە لە باڵاترین ئاستی دەسەڵاتدارەتی حکومەتی عێراقا قسە لەسەر ئەماکەوە ئیجراعاتێکی داناوە و لە پاڵ ئیجراعاتەکەشا کۆمەڵێ کاری کردووە بۆ ئەو مەبەستەیە و کۆمەڵێ دەیان کەسی گرتووە لە ئەم ماوەی هەفتە و 10 ڕۆژ و 2 هەفتە لە واقعا و ئەم کارەیە بەردەوامە. بەردەوامبوونی ئەم کارە ئێمە یەشێ لە ملاحەزاتی جدیمان ئەوەیە کە هێشتا تانوپۆی ئەم کەمپەینە لە خوارەوەیە، هێشتا خەریکی گرتنی فلانە سیاست مەداری مەحەلی فلانە پەرلەمانتە فلانە کارکتەری با بڵێن نادیاری لاوەشی ئەم بابەتەیە لە هەر حاڵە کەمە ئەزانم خۆی بۆ خۆی منفی نییە خراب نییە، بەڵام ئەگەر لەم ئاستا بمێنێتەوە کە نیگەرانیە کەیەکە تەسەوراتێکەیە کە ئێمە خۆشمان پێمان وایە بارحال لەم ئاستا ئەوەی کە دەستیشیان بۆ بردووە ناگا بە هیچ ئەمە نیگەرانی گەورەتر دروستەکە و بابەتی گەندەڵی پاشەشە پێەکە نەگەی هێنێتە پێشەوە. بۆیە یەکەم شت و یەکەم پرسیارەوەی دزە گەورەکان مەسیریان چییە؟ ئەحزابی سیاسی مەسیریان چییە؟ کارکتەری سەرکی ئەحزابی سیاسی مەسیریان چییە؟ وەزیرەکان و سەرۆکایەتیەکان و سەرۆکەکان مەسیریان چییە لەم پرۆسە؟ هیچ یەک لەمانە لەم پرۆسە هەتا ئێستا بارحال دەستی بۆ نەبراوە. ئێمەش چی لێرە و لەوێ دەبینین و دەبیستین حتا لە زمانی ئەریزەیدی خۆی و بگرێتە میدیا دەستگاکانی ڕاگەیاندن کە زۆرە لە تەفاوزی شەیە لە بینی ئەو کەسانی کەیانەوێ بە خشپەی پارەکە بگەڕێنەوە وەکو ئەمڕۆ بارحال باس لە گەڕانەوەی پارەیەکی 800 ملیۆن دیناری دەکەن و ئەمە ڕەنگە بە بەردەوام بێ پێشووتریش 1-2 سەقفەی بۆ شێوە هەبووە تا ئەوەی شاردنەوەی نازنامە و کارکتەری ئەو کەسانە کە شوێن کەمە هەردووشیان زۆرە لە پێشەلکاریە و هەردووشیان جۆرە لەو شارنەوانەیە کە خەڵکی عێراق تێدا زەرەرە کا خەڵکی کوردستان تێدا زەرەرەکە هەر لایەنێک هەر سەرکردەیەکێکە و کاری کردبێ حەقی خۆیەتی دادگا و لە دادگا بە شێوەیەکی شەفاف و ڕۆشن و عەلەنی دادگایی بگرێت. دیوێشی ئەم بابەتان بەڕاستی پێتان وایە توانای ئەوەی هەبێ حکوومەت ئەوانەی کە پیانسرە پلەیەکەکان کرتێری حیزبەکان ئەوانەی کە دەسەڵاتی واقعیان هەیە لێپێچنیان لەگەڵدا بکات لەسەر کەیسی گەندەڵی؟ بەڕاستی بنارجیان خۆی بەشێ لە قەزەکە ئەوەیە کە ئێستا خەریکی تەفاوزە لەگەڵ سکرتێری حیزبەکان و لەگەڵ کارکتەرەکان و لەگەڵ مالیشیەکان و عیبادەتیەکان و کازمیەکان و سەرۆکی حزابی کوردی و بێشێکی و پارتی و لەگەڵمانە خەریکی نوعی لە ڕێکەوتنە، یعنی خۆی ئەو پرسیارە یا ئەو هێنانەژێ پرسیارە زۆر لە شوێنی خۆیەتی و من خۆشم هیچ خۆشخەیاڵ نیم بۆی بەڕاستی لە ئێستا ئەم پرۆسەیە بگا بە بەرۆکی مالیشیە ما خەونێکە لە هەرحاڵ ڕەنگە ڕاستیا ئەوەندە دوور بێکە بیلەوە نەکرێتەوە ئێمەمانە بیلەوە ناکەینەوە ئەکە ئەچێ بەرۆک بۆوەگرێ، بەڵام ئێمە بیلەوەکەینە دەرفەتێکی فراوانی کۆمەڵایەتی داوە بەدەست ئێمەوە بەدەست خەڵکی عێراق و کوردستانەوە بەدەست سوارچێوەیەکەوە کە لە ئاستی کۆمەلگا بتوانین بە ڕۆشنترین و شەفافترین شێوە قسەی خۆمان نەهجی خۆمان بەرنامەی خۆمان حتا تێگەشتنی خۆمان ئەم پرسیاری کە تۆ ئەیکەی بەشێ لە وڵامەکەی من ئەوەیە کە ئەو تەسەوراتە جێ بکەوێ گەندەڵی تەنیا گەڕانەوە بردننی پارە نییە، سیستەمێکی سیاسیە لە هەر حاڵە خەڵکی کوردستان و عێراق مافی خۆیانە تێبگەن ئەم سیستەمە چییە و ئەم جەدەل و مناقەشاتە ئەگەر بەو ئاڕاستە ئابڕوە هەم کاریگەری لەسەر بیر و ڕای گشتیە بێ هەم لەسەر وریاکردنەوەی خەڵکە بێ هەم لەسەر پلان و بەرنامە و استراتیژیەتێکە بێ کە چ جۆرە دەسەڵاتێک و چ جۆرە حاکمیەتە لە کوردستان و عێراق ئەتوانێت شەرعیەتی هەبێ و ئەتوانێت دەستی دەسەڵات و حکومەت لە کۆتا بهێنێت لە دزینی سەرۆک و سامانی ئەم کۆمەلگایە.
ئەوەی کە ئێستا لە ئێمە بۆمان زۆر مهمە ئەو تەرەفەیەتی کە دەرفەتێکیەوە ئەتوانین لە بیرۆڕای گشتی لە کۆمەلگا لە کۆڵانە لە شەقامە لە خۆپیشاندان و ماگرتنە لە میدیاکانە لە پەیوەندی ئیجتیماعیەکانە تا ئەگاتە ئاستی هەرە بەرزی ئەم کۆمەلگا و وڵاتەیە بەرحەڵ دەرفەتێکی بۆ هێناوینەتە پێشەوە ئەتوانی قسە بکەیت ئەم دەرفەتەش هەر لە ڕاستیە نەخۆی ئەوەنە ئاسانە بتوانانی ممارەسەی بکەیت وەنە ئەوە پێشوو ئەم وێنەیەمان نەدیوە ئێمە لە سەرەتایی دەڕۆژەوە پێشار ڕوبەڕووی ئەم مەسەلە بووینەتەوە کە بەرحەڵ ڕۆژێک کە ویسمانەوە کارە بکەین ڕوبەڕووی دەستگیرکردن و ئەوە بووینەوە بۆیە ئەم دەرفەتە هەتا ئیشی زیاتر لەسەرکەی کۆمەڵایەتی بێتەوە حرەکەتەکە فراوان بێتەوە شار و شارچەکانی کوردستان و عێراق کرێتەوە هەندەران بگرێتەوە بیرۆڕای گشتی بکرێتەوە کوچە و کۆڵان و شەقام و ماڵی خەڵکی و سەرسفرەی باڵام بگرێتەوە یعنی کۆمەلگا تەرەفێ بێ لەگەڵ مەسەلەیەکی زۆر جدی و لەگەڵ نەهامەت و کارەسەیەکی زۆر جدیە ئەو کاتە چین و توێژەکانی خوارەوە ئەو کاتە مەدەنیەت و شارستانەت و ئینسانەت و کۆمەلگا دەتوانێت قسەی خۆی بکە لە ئەم بارەوە و ئەو کاتە حەقیانەتی کارنامە و نازنامەی ئەو حیزب و بزوتنەوە و ڕێکخرا و لایەن و کەسایەتیانە شەفافتر و ئومێدبەخشتر و ڕۆشنترە بن لەوەی کە ساڵەهایە باز لە گەندەڵیە بن بە پێچەوانەکەیشەوە کارنامەی ئەو حیزب و دەسەڵات و لایەن و سەرکردانەی کە لە شەوا ئەجزن و لە ڕۆژە باز لە گەندەڵیەکەن ڕۆشنترە بێتەوە کە خۆیان بەشێکن لە قەزیەکە خۆیان بەشێکن لە کارە ساتەکە بۆیە لە ڕاستیە ئەم بابەتە گرنگیەکی یەکجار تایبەتی هەیە کە ئیشی لەسەر بکەی ئیشکردن و نەقدگرتن و ئەوەی کە خۆش خەیاڵی بێ دەزانم هەندێک ڕۆژ دۆست و برادر هەیە ڕەنگە لە ڕوانگەی بە خەمبوون و بە تەنگەوەبوونی خۆیان بۆ بارودۆخەکە بەڵام ڕاستەکەی بەشێکی ئەم تەسەوراتە تەسەوراتێکە کە تۆ ئەتەوێت لە ماڵی خۆتا دانیشیت و دنیا ساکەی تۆ ئەتەوێت مەرجێک دابنێ بۆ ئەوەی ئەگەر دەستبەری بۆ بێکاری یا دەستبەری بۆ گەندەڵی ئەبێ لە ڕیشەوە هەر ئەو سەعاتەی کە دەیڵێ قسەکەی خۆتی کرد بێ و ڕوانگەکەی خۆت ڕۆشن بێ و خەڵکی لێک کۆکرد بێتەوە و خۆپیشاندانی هەزاران کەسیت پێهێنابێ و ڕاگەیاندنی گەورە و عملاقی لە بەردەمی هێنابێ ئەمە تەسەوراتێکی بارحاڵ زیاتر ڕۆشنگەرانە ڕۆشنبیرانەیە کە زیاتر خۆی بەرپرس نەکردووە وەزیفەدار نەکردووە لەوەی کە لەم بارودۆخە چۆن نەتوانێت بەردێ بخاتە سەربەر بۆ ئەوەی کاریگەری لەسەر ئەو مەجالە هەبێ کە دەرفەتی بۆ کراوەتەوە بۆی پێم وایە ئەم بابەتە لە ڕاستیە بۆ ئێمە وەکو کۆنگرە بۆ خەڵکانێکی یەکجار زۆر لە کۆمەلگەی کوردستان و عێراقا فازی و تەسەوراتی ئێمە لە ئەوەڵ ڕۆژ و لە ئەوەڵ بەیانیەوە لەو لەحزەوە کەوتومانە گەندەڵی محکەمەکردن و سزادانی گوێبادانی کارکتەرە سیاسیەکان و بارحاڵ پەرلەمانتارەکان نییە بەڵکۆیەکە بێت دەست بۆ ڕیشەی ئەم نەعەدالەتیە بەرەی کە ئەم نەعەدالەتی ئەوانی دروست کردووە و ئەگەر تۆ لە پرۆسەیەکا بتوانانی ڕیشەی ئیش بۆ ئەم حرەکەتە فراوان کەیتەوە لە شار و شارۆچەکانی کوردستانە بتوانانی کاریگەری ئەم شتێ بخەیتە سەر ئەو چوارچێوەی باڵانسەی کە خودی حکومت و دەسەڵاتیش لە هەر حاڵ بهێنێتە ژێر ئەو پرسیارەوە کە بێت جدیدی کاری لەسەرکە مانایەتە لەسەر مەسلەیەکی یەکجار گەورەی کۆمەلگەی کوردستان و عێراق سەما کرد بیریشمان نەچێت هەموو ئەو خەبات و تێکۆشانەی لە 20 ساڵ و 15 ساڵی ڕابردوو 30 ساڵی ڕابردووە لە کۆمەلگەی کوردستانە بە تایبەتی و لە عێراقا بە شێوەیەکی گشتی هەبووە بە شێوەیەکی گشتی هەر هەمووی پەیوەندی هەبووە بە مەسەلەی گەندەڵیەوە مەسەلەی خوێندنە مەسەلەی تەندروستیە مەسەلەی خدماتە مەسەلەی خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکانە هەرچی شتە تۆ بیری لێکەیتەوە لە تەربیەتی مناڵێکە و قوتابخانەیەکەوە لە تەدریسەوە لە شێوازی ئیدارەکردنی مجتەمەعەوە تا هەر شتێکە تۆ بانگی بیری لێ دەکەیتەوە پەیوەستە بەم مەسەلەی بەحس و تەرمینۆلۆژی گەندەڵیەوە بۆیە هەنگاوێ چوونە پێشەوە دەرفەتە کاتەوە بۆ وێنەیەکی یەکجار گەورەتر و کۆمەڵایەتی تر کە زێی ئومێدە بۆەوەی کە خوارەوەی کۆمەلگا چین و توێژەکانی خوارەوە کەسی ڕادیکال و مەدەنی و شارستانی و هەڵسوڕا و مۆری خۆی لە یامە دەرفەتێکی گرنگی بۆ ئێمەێناوەتە پێشەوە بۆ معنایە بارحاڵ لە لای ئێمە جێگەی باخێکی تایبەتە گوێم لێ نییە ببوورە لەسەر ئەم مەیدانی کارکردنەتان ڕاوەستم و کە ئەمە بەشێکی ترە لە کارکردنی ئێوە کەمپین لە دژی ئەم یان لە بەرامبەر ئەم مەسەلەی گەندەڵیە ئێوە لە زۆر بواری تریشدا کارتان کردووە لە بابەتی ناڕەزایەتیەکان و بابەتی سیاسیەوە تاوەکو ئەمنیەتی شار و هەتاوەکو دوایی ئەوە پرسم تایبەتمەندی ئەم کار و چالاکانە چییە لەکوێوە ئەم نمونانەی وەرگرتووە ئەم مەیدانە جیاوازانە دەخاتە دەستورکاری خۆیەوە بەڵێ بنارجان لە ڕاستیا پرسیارەکە
ئەم زۆر لە جێی خۆیەتی چونکە لە ڕاستیا توانم بڵێم هەندێک جارمە خۆشمان ڕوبەڕووی پرسیارە بینەوە قسەیەک هەیە لە ناو کۆمەلگەی کوردیا تەرمینۆلۆژیەکە دەڵێ کەوسچینێ و هەموو ماساوێ شتێکی ئاوا بۆ شێوەیە لە هەر حاڵە ئێستا هەندێک برادر و دۆستەیە لەو نوع تعلیقاتانیان هەیە لەسەر ئێمە من کە پێم وایە لە ڕیشە بابەتەکە ئەوەیە کە جیاوازی کۆنگرە لەگەڵ هەموو ڕێکخراوەکانی کەی پێشواوە لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە ئێستا هەن ڕیشەکەی بۆ ئەوەی ئەگەڕێتەوە ئێمە ڕێکخراوێکین بۆ یەک حرەکەت و یەک بزوتنەوە و یەک مەسەلە و یەک ڕوودا و مامەسایان و موچەخۆران و خزمەتگوزاری فڵانشت و ئەمنیەتی کۆمەلگا و نابەرابریە لە فڵان گۆشە و کەناری کۆمەلگاوە هەیە بۆ ئەو بە تەنیا دروست نەبوو ئێمە کۆی سیستەمی ئیداری ئیجتیماعی اقتصادیم کۆمەلگایەمان بۆ مهمە کۆی ژیانی خەڵکمان بۆ مهمە بۆیە دەکرێت کە ڕۆژێ مەسەلەی هاتنی سوپای تورکیا بێ ڕۆژێ ئێران بێ ڕۆژێ شەڕ و جەنگ بێ ڕۆژێ بێکاری بێ ڕۆژێ مامەسایان بێ ڕۆژێ خۆ لێدانی فلان حیزبی سیاسی بێ فلان گرتنی فلان سەرکردە و فلان هەڵسوڕاوی سیاسی بێ تاوەیە گاتە مەسەلەی تەربیە و پەروەردە و تەندروستی و هەموو مەجالەکانی کە ڕێکخراوێکی جەماوەری سیاسی بەو معنایی کە بەهەرحاڵ خۆی ئامادەکردووە تەحەدای ئەو چێبەرچێیە لە کۆمەلگا ئەکا کە ئەوێ وەڵام بە هەموو گۆشە و کەنارەکانی باتەوە بۆیە بوو ئێمە ئەمە شتێکی نازنامەییە ئێمە ئەمانەوێ تەحەدای وەسعێکی سیاسی بکەین یعنی ئێمە لەگەڵ دەسەڵات و حکوومەتێکا بە کۆی گشتی ڕوبەڕووەوە لە هەر کوچە و کۆڵانێکە نەعەدالەتی و نابەرابەریەک ببینینەوە ئێمە خۆمان بەبەرپرس دەزانێ و کارنامەی 2 ساڵنی ئێمە بەڕاستی لەما پڕە لە شانازی افتخار کە لەسەر هیچ شتێک ڕانەوەستاوین جا بۆیە ڕەنگە ئەو تەسەورە ئەوە بێ کە هەندێک ڕێکە خراو هەیە نەقابێکی کرێکاری خەریکی مەسەلەی کرێکارە مەسەلەن سندیکایەکە بە هەموو شێوێ مەسەن ڕێکخراوێکی ژنانە زیاتر مەسەلەی ژنان خەریکە یاخۆ ڕێکخراوێکی قوتابیانە بە هەمان شێوە ژینگەیە دۆستێکە بە هەمان شێوە کە هەموو ئەمانە گرنگە هەموو ئەمانە باقییان هەمێ هەموو ئەمانە بەهەرحاڵ یەکە گەلێکن کە پێکەوە پێشانەوەی دەبێتە باعیسی بەهێزکردنی دەنجی ناڕەزایەتی کۆمەڵگەی کوردستان بەڵام ئێمە لەگەڵ دەستکەوتن و دەرکەوتن و دەستپێکردنی ئیشمانە نازنامەیەک بۆ خۆمان قاید بووین لە شوێنە نەعەدالەتی و نابەرابەری هەبێستەم هەیە چەسانەوە هەیە ئێمە لەویان بۆی ئەم نازنامەیە دەرفەتی کردوێتەوە دەواازەی کردوێتەوە بۆ ئێمە کە بتوانین جەنجی خۆمان لە هەموو مەیدانەکانە فراوان و فراوانتر بکەینەوە کەڵبەت کاتمان تەواو بوو بەڵام نامێت بەسەر دوایین پۆستی فەیسبووکی ئێوەدا باسەڵەم کە تایبەتە بە دەستگیرکردنی بەهار عەلی کە ئەمڕۆ بووە هەر ئەمڕۆژ بە کەفالەت ئازاد کرا کاتژمێرە بەر لە ئێستا ئێوە پۆستێکتان کرد بۆی کە پێویست نەکات من باسی کۆچمە ناوڕۆکەی لە دوانێکی کورد لەم بارەیەوە لە ئێوە خۆتان وەرگرم لە دوو خولێکدا سوپاسگوزارم دەست خۆش بە لە ڕاستیا بناژیان من پێم وایە جارەکان ئەوەی کە جێی پرسیارە ئەم ئینسانە تاوانەکەی چییە و بۆ بەدەبێ بە کەفالەت بەردرێ یعنی خودی ئێمە وەکو هەڵسەوراوان وەکو کەسانە لە شەقامان نابێت باسی کەفالەت قبول کەین تاوانم نەکردوە باسی داخوازیم هەیە داواکاریم هەیە داوا مافی خۆم دەکەم ئەگە شتێکم کردووە لە دەرەوەی یاسا و ڕێسا بەهەرحاڵ دەکرێت ئیسپاتی کەی بۆ کۆمەلگا و لە پرۆسێکی یاساییە بە منی بسەلمێنێ و کارە کردووە ئەجار ئەمە نەریتەکە لە کوردستانە نیگەرانیەکە ئەوەیە کە دەسەڵات فێر بووە ئەم حیزبە سیاسیانە پارتیۆچێتی فێر بووە لەسەر هەر کەسێک قسەیەکیان هەبێ لە پڕ لە کۆڵان و کوچەیەک و لە شوێنێکە دەرگیریەکە بابەوە نە شارستانیەتیان تیابێ ئەگە شکاتتان هەیە ئەگەر ناڕزایەتیتان هەیە ئەگەر حەتی شتێکتان هەیە لەسەر هەر کارکتەر و ڕێکخراو لایەنێک ئاگاداریکەنەوە ئاسایی شەنێرە هەر کەسێکەنێ ئاگاداریکەنەوە نەک لە کوچە و کۆڵان و لێرۆ لێیابیگرن ئەمەی شەکە لەو مخالەفەتانەی کە دەسەڵات و ئەم دەسەڵاتە خۆی بەهەرحاڵ پەرەی پێداوە دووهەمیش ئەوەیە ئەگەر ئەم کەسە تاوانبارە یعنی دلیلەکەی چییە تۆ ئەتوانی ئەمڕۆ ئەو بە کەفالەت بەریەی کەفالەتەکەش خۆی چییە باشە بەهەرحاڵ یعنی هەر کەسێ لە ئێمە کە ئەژیرێ بێ معلوم بێ کە من بۆ کۆمەلگای ڕۆشن بکەیتەوە کە من سزاکەم چی بووە یاخود تاوانەکەم چی بووە ئەو شتە هێنەم چی بە چی کردومە ئەزانم لەسەر داوای دووسێ مەلا ئەم کارەیان کردووە ئەوان عادەتیانە حەتشی گەزەر و گوزەرشی کۆمەلگا هەیە بەهەرحاڵ نیگەرانیەکی هەبێ ئەمانە گەورەکەنەوە لە شوێنێکی شەمەلاگەرێک هەیە کە بەهەرحاڵ بە هەموو شتێکەنە بەهانەی ناڕزایی دەربڕین و بەدادگاییکردنی کەساتی و شخصیات و هەڵسوڕاوانی بەتابەتی ژنان دەفەتەکاتەوە یعنی خودی ئەم حکومەتی و دەسەڵاتە زەمینەی هێرش و حەملە پێکردن و بێحورمەتیکردین بە کەسایەتی و بە کارکتەر و بە هەڵسوڕا و کەسانی لە بواری هەڵسوڕاون لە بواری ژنانە بکاتەوە بۆیە بە بڕای من ئەمە نابێت لە خەڵکی کوردستان نابێت لای هەڵسوڕاوان نابێت لای ڕێکخراوەکان
بازی بەسەرا بدەین ئەمە بیبیکەن بە قەزیێکی زۆر گەورە کە حکومەت و دەسەڵات تەنانەت لەوەش بەرپرسیار بکەین کە لەسەر چ بنەمایەک بە حاڵ کەسێک و هەڵسوڕا و کارکتەرێکە کڕێکە تاوانی ئەوەیە کە باسی ئازادی و بەرابەری و حرمەت و کەرامەتی ئینسانەکە. بۆیە من ڕاستیا کامی ئەوارەیە هەواڵم بیست یەکسەر شیشی کورتم لەسەر نووسی وە دوای ئەوەش لەگەڵ هەندێک لە ڕەفیقەکانە بەڕاستی لە خەمان و لە بیری ئەوان کە بتوانین چ ڕێگە و ڕەوشتێ بگرینە بەربۆیە چ لە ڕێی یاساییەوە چ لە ڕێی میدیاکان و چ لە ڕێی بیر و ڕایگەشتیەوە بۆ خاتیەوەی کە ئەم بابەتە ئێمە خۆمان زیندوو ڕایگرین و ئیشی لەسەرکەین و بە دواسوونی پەیگیرانی لەسەر ئەنجام بدەین. بەهەبی حاجی بەکردار تاشناسەوە بە ڕێوەر عارف ڕێخەری بەشی کوردستانی کۆنگری ئازادی و گۆڕانکاری زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆیەوەش چاوەکەمی. عزیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە سەردانەکەی عەلی زەید بۆ ئەمریکا بەرنامەمان دەبێت و لەگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی ئازیز سەرۆک وەزیرانی عێراق عەلی زەید گەیشتە ئەمریکا و ترامپی بینی و لەسەر ئەم سەردانە ئێمە چاپێکەوتنێک لەگەڵ محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوی ئۆکتۆبەر ڕێک دەخێت. محسین کەریم کارت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە و بینەرانتان باش و زۆر سپاس هەر بژین. پرسیارێکی گشتی سەرۆک وەزیران زۆر سەفەرەکەن بۆ ئەم وڵات و ئەو وڵات و بەرپرسانی وڵاتانە دەبینن، بەڵام ئەکرێ ئەمە هەر وەکو سەردانێکی ئاسایی تەماشا بکەین یاخود بابەتی سیاسیشی لەگەڵدایەکە ئەکرێت چارەنووساز بنوێک لای پێنەوە قسەیان لەسەر بکرێت. زان چۆنە بەبڕای من ئەمە یەکەم جار نییە کە سەرۆک وەزیرانی عێراق لەلایەن بەرپرسانی ئەمریکی و سەرۆکەکانی ئەمریکاوە بانگێشەکەن بۆ ئەمریکا و بۆ واشنگتۆن و لەگەڵیانە کۆ بنەوەکرێت. ئەمەی بەڵام ئەم بایەخەی کە بە عەلی زەید دێدرێت هەم لە ناوخۆی عێراق لە میدیاکان و هەم بەجۆ لایەن ئەمریکا و بەبڕای من پەیوەندی بەم دۆخە تایبەتیەی لە دەورانی شەڕی ئێران و ئەمریکایە کە ئەمریکا بە هەموو شێوەیەک هەوڵات عێراق لە ئێران دوور بخاتەوە بە شێوازی جۆراوە جۆر و لە ساڵێن ڕابرد شامەشی کردووە هەمیشە ئەمە محاولەی کردووە هەمیشە بەپێی تەوازنێکی قوای کە بۆ هاوسەنگێکی هێزی واقعی ئەمریکا دیفاکتۆ دۆخەکەی قوبول کردو کەم تا زۆر مەسەڵەن بەڵام بە بڕوای من ئێستا ئەوەی کەوتم جیاوازێکی هەبێ لەم دۆخەیە کە ئەمریکا ئێران لە حاڵەتی شەڕ و جۆرێک شەڕ و نەئاشتی و نەشەڕان یا بڵێن بە جۆرێک شەڕێکن یا لە فەزایەکان کە ناتوانین ناوی شەڕێکی سەراپاگیر و یەکلاکەوی لێ بنێ وەکو چۆن لە دەورانی مەسەن پێشووترا 40 ڕۆژی پێشووتر 12 ڕۆژ چەند بوو ئێستا تقریبا مناوەشاتە بە ئەگەر بەعەربی بڵێم مناوەشاتە یان ورە ئەمەی کە هەیە لە بینیانە لەم دۆخەیە ئەمریکا هەست دەکات کە مجموعەیەک ئاڵوگۆڕ ڕوویاوە لە قازانجی ئەو بەتایبەت ناو خۆی عێراقا و ئەوێت ئەمە سوود لێ وەربگرێ. مۆزوعەکەش چییە؟ گەر دیقەت بەی منوتم یعنی سەرۆکەکانی عێراق یا سەرۆک وەزیرەکان مەسەن بە مالیکی تۆ بە عەبادی تۆ بە هەمویان یعنی مەسەن ئەمانە یعنی پێشتر هین کراون یعنی بانگێش کراون لەن هەتا بەهینەوە بە سوودانیەوە، بەڵام ئەم تایبەتمەندی کە هەیە وەکوتم لەم دۆخایە و ئەمریکا ئەوێت کە زیاتر عێراق لە ئێران دوور خاتەوە و ئەم حەملانەشی کە ناو عێراقا دەستی پێکردووە جۆرێک نەوێک لە پشتیوانی بۆ حکومەتی زەیدی بەدەست بێنێ لە بەرامبەر مەسەلەی گەندڵیە کە ئەمە مەسەلەیە کە خەڵکی عێراق بەڕاستی لێی ناڕەحەت بووە لێی تووڕەیە و باڵێن یعنی تەوەقوعێکی هەیە خەڵکی عێراق و کوردستانیش وەکو بەشێک لە هاوڵاتیانی عێراق ئەم مەسەلەیە بۆیان مەسەلەیەکی مانونەمانە چونکە بەوەی ئەم گەندەڵی و ئەم تاوانکەرێ بێوێنەی کە لە عێراقا هەیە لە کوردستان عێراقایە ئەسەر ژیانی خەڵکی کرێکا و زەحمەتکێشی وڵاتی وێران بووە، یعنی خەدەمات نەماوە لە خەدەماتی سەحی لە کاو کارەباکەی لە ڕێگەوبانەکەی لە هەتا موچەکەی و هەتا مەسەن ینی نەوعێک لە گەشەی ئابووری نەوعێک لە دەرفەتی کار بۆ گەنجان مەسەڵەن ئەمانە هەمووی سفرە لە کاتێکا مەسەن ئەوەی کە بازەکرێ بەپێ ئەو دیعانی کە بازەکرێ مەسەڵەن یەکێڵە لە دەورانی بۆ کازمیلە لە دەورانی ببووراست کازمین ئەو سۆلاخ وەزیری پێشووتری عێراق لە دەورانی مالیکیا 300 میلیارد دلار ون بووە مەسەڵەن کازمیڵێ من 600 میلیارد یا تریلیۆنە بیرم نەماوە دینار لە خەزانەی دەوڵەتا بۆ ئێستا بۆ بە 10 میلیارد یعنی یا 10 تریلیۆن بەرحاڵ یعنی مەبەسم
ئەو هەتا قسەلەوە کرێ باسی تریلیۆنێک دۆلارەکرێت لە کاتی لە 2023ەوە تا ئێستا نەماوە تۆ دیقەت بە ئەم تریلیۆن دۆلار یعنی هزار ملیۆن دۆلار هزار ملیۆن ئەم هزار ملیۆن دۆلارە ئەگەر عێراق ساڵانە 100 میلیارد دۆلارشی نەوت فرۆشتێت تقریبا هەستەکەی لە سا 80 پارێت دزراوە لە سا 20 بۆ خەڵکی عێراق بۆ 40 میلیۆن خەڵکی عێراق سەر بکراوە بە هەموو شتێکەوە ئەمە مەسەن ئەم حەملەیە کە بە جۆرێک مەسەن لەو لاشۆ مەسەلەی چەکردنی میلیشیاکان کەمە تەوان دەمێکە ئەمریکا ئەمەی ئەوێت و ئەمە هەمیشە لە سەرۆک وەزیرەکانی پێشوو حکومەتەکانی پێشوو داوای کرد بەڵام ئێستا نوعێک بابڵین بە زەخمێکی زیاترەوە بە تونتیژێکی زیاترەوە تەلحەکرێ وەکوتم بەرەنجامی ماڵوگۆڕانێک کە لە ناوچەکەی ڕوویاوە نفوزی ئێران زەعیفتر بووە لە ئاسی ناوچەکەیە نفوزی مەمەسم منتیقەتی مەسەن لە سووریا نفوزی نەما بە جۆرێک سفر کرایەوە لە لوبنان زەعیف بووە لە فەلەستین زەعیف بووە لە عێراق تقریبا لاواسرەوە هەتا مەدێکی شعبی هەیە دژی وجودی ئێرانی مەدێکی شعبی هەتا لە ناو خودی هاوڵاتیانی شیعەیە کە جۆرێک بە ئەمانە پشتیوان و یا بڵین زەمینەی کۆمەڵایەتی نفوزی ئێران بوو لە عێراق زۆربەی حزابە شیعەکان کە لە ئەنگری ئێران ئەمانە لە ناو هاوڵاتی شیعەیە نفوزیانە ئەمە دابەزیوە هەتا مەسەر ڕەوتێکی وەکو سەدر کە چەند ساڵەمە پێش لە قوما شەهادەی ئایەتوڵڵاکەیانەوەتی ئێستا تۆ یعنی لە بەرامبەر لە خاتی ئێرانە ئین بۆ مەسەرەن بزوتەوەی شیعی نیشتیمانیان دروست کردووە بۆ نمونە ئەمانە ینی فەزایەکە کە لەم دۆخەی ئێران با بڵێ نەوعێک لە زەربەخواردنی نەوعێک لە چوونی مەقبولێتی لە ناو خەڵکی عێراقا نەوعێک لە هەتا لە ئاسی مەتکە لاوازبوونی ئەمریکا هەستەکات دەرفەتێکی باشتری ئەم دەرفەتە چۆن جێبەجێ بکە لە ڕێگەی عەلی زەیدیەوە بیکە عەلی زەیدی تەوان قسەیەکی هەیە کە یەکەم باسی گەندەڵیمان کە وەکو فاکتەرێک بەدەستی گوتە بۆ داکوتان و بۆ جێگیکردنی سەڵات و حکومەتەکەی هاوکات مەسەلەی دووەمیشی مەسەلەی چەکی میلیشیاکانە کە ڕایگەیاندوە تەبەن قەرارە لە 30 ئەیلوولە 30 مانگی ئەیلول ئەوەی کە پێڵەن هاوپەیمانی هێزی هاوپەیمانی ئەمریکا و دەوڵەتەکانی تر ئەمانی کە لە بەحساب لە ژێر ناوی شەڕی دژی داعشە هاتن ئەمانە ئەگەڕێنەوە بەم معنایە ئەگەر بیانوویەکیش بۆ ئەو میلیشیا چەکدارانەی کە دژی بەحساب داگیرکاری و ئەمریکا شەڕیانەکرد ئەڵێ بیانوێک نامێنیتر ئەوان ڕۆشتن ئێوەشە بێت چەکانتان تەسلیم کرد بە جۆرێک ئەم دوو قسەیە یەکەم شەڕ لەگەڵ گەندەڵی و دووهەم دانانی چەکی میلیشیاکان ئەمە بەحساب دەوڵەت پتەوەکات دەوڵەت دامەزێنێ کۆتایی بە چەکی دەرچوو لە ژێر دەسات دەوڵەت تاهێنەوە نەوعێک با بڵین بەشێک لە پارەکانی ئەوەی کە دراوە ئەگەێڕێتەوە بە خەزانەی حکومەتی عێراق و هاوکات نوعێک لە شعبێت پیاکە ئەمە هەمووی لە پێناوی چیاوی کە عەلی زەیدی وەکو سەرۆک وەزیرانێکی بەهێز دەربکەوێت و بۆ ئەم دەورانە بۆ ئەمریکا ئەمە مهمە بانگێشتەکەی عەلی زەیدی بۆ ئەمریکا بە بڕوای من ئەمەیە کە یانێ پێگەیەکی بە قوتری بە پێبن عەلی زەیدی و پێگەی نییە تەواو عەلی زەیدی خۆ دەزانی کە کاندیدی با بڵێن چوارچێوەی هەمانگیە هەموو وێزانی کەسەر بە ئێرانن مەسەن جەماعەتی مالیکیە جەماعەتی حەکیمە جەماعەتی خەزعەلی هەموو تقریبا تا بەشە لە سەرکردەکانی حەشد شەعبی و مەسەلەن حیزب الله و ئەمانە بەش ئەمانە هەمویان لە ناو هینان لە ئەم بەرەی هاوپەیمانیان کە بڵێم تەنسیقی پێڵەن کەمانە تەوان هەمووی سەر بە ئێرانن باڵێن ئەمە عەلی زەیدی خۆی کاندیدی ئەوانی نیاکرد بەڵام چۆن ئەمریکاش قبوڵی بووە ئەم کاراکتەرەی کە لە زەیدیا هەیە بە جۆرێک بۆ ئەمریکا ینی ئەمریکا لێ ڕازیەوەیەک گەورەی کەوەوێت بە جۆرێک پشتیوانی لێ بکات کە بتوانێت ئەجنداکانی ئەمریکا لە عێراقا جێبەجێ بکات عەلی زەیدی چەند ئەتوانێت بکەیان نە بەرحاڵەوە مەسەلەی کێ بەڵام ئەمێ بڵێم کە لێرە بە کورتی ئەوە شوکر لە ڕاگەیاندنی خودی عەلی زەیدی و هەم ترامپ دەرکەوتووە و هەتا بەڕاستی پێشتر من لە وتارێکە لە ئۆکتۆبر ئەوم باس کردو ئامانجی ئەم هینە چی ئەم سەردانە چیە عەلی زەیدی ئەوێت لە ڕووی ئابووری و عێراق ببەسێتەوە بە ئەمریکا و ئەمریکا ئەمە ئەوێ یعنی مەسەلەی ئیعادەی ئەعماری عێراق مەسەلەی ئیستیسمارات و بەرهێنان لە عێراقا بەتایبەتی لە مەسەلەی نەوت و گازی شلا کە عێراق مەسەلەیەکە کە لە وڵاتانی گەورەترین احتیاتی نەوتی هەیە لە دنیاە ئەمە ئەو دەرگایە کە مەسەن دەرگا بکاتەوە بۆ کۆمپانیا ئەمریکان بێن لە عێراقا ئیسمار بکەن ینی بە جۆرێک بەستنەوەی ئابووری عێراقە بە ئابووری ئەمریکا و ئەمە بەڕای من هاتنی سەرمایە ئەمریکی بۆ عێراق یعنی چنینەوەی ڕبحێکی زۆری بۆ سەرمایەکان خاوەن کۆمپانیا ئەمریکیەکان و سەرمایە ئەمریکی لە عێراقا ئەمە ئەجندەی ئەسڵی بە بڕای من ئەمریکا و عەلی زەیدیش ئەوەی کە خۆڵە من تەنها پشتیوانێکی بەهێزم ئەمریکایە لەم پرۆژەیە عەلی زەیدیش ئەوێت بەڕاستی لە عێراقا پرۆژەی ئابووری بازار بە تەواوی جێبخات
هەتا ماوەی لەمەوە پێش ئەو کەمپینیان بەڕێخستکە بە جۆرێکی جێهێشتنی عقڵەتی ئیشتراکی لە عێراق ئەوەی کە دەورانی حکوومەتی بەعز بەهۆی کاریگەری با بڵێن دەوڵەتانی وەکو رووسیا ئەو مەسەڵەن ئەو دۆخە تایبەتی کە لە عێراقا هەبوو جۆرێک یعنی ئیسلاحاتێکی کردبوو ڕژێمی بەعز ئەوەی کە بەعزێک ئیسلاحاتی اقتصادی کردبوو لە بەرژۆنی خەڵک مەسەڵەن ئەوەی کە خوێندنی خۆڕایی بۆی کە خەسخانە خۆڕایی بوو ئەوەی کە مەسەن بایعیا بوو یعنی مەسەن هەتا زۆر مەسایل لەو بابەتانە کارەبای هەرزان دوزانم ڕەمانە ئەم ئەوێت ئەمانە هەمی بێ بە کۆمپانیا ئەمەی کە وەکو چۆن مەسەلەن هەرێسە دەستی پێ لە کوردستانیش و لە عێراقیشا ئەوێت هیچی نەهێڵێ بە جۆرێک ئەوەی کەڵێ عقڵەتی ئیشتراکی تەواو بکە یعنی هەموو جۆرە مەسئولێتێکی دەوڵەت و حکوومەت بەرامبەر بە خەڵک تەواو بکە ئەمە مۆدێلی اقتصادی ئەمریکا و ئەمریکا پێڵە نیولیبرالیزم بەڕاست ئەم مۆدێلەیە علی زەیدی ئەمە جێبخاوە ئەمەش خواستی ئەمریکایە بۆیە بە بڕای من سەردانەکە علی زەیدی لەم چوارچوایە و بایەخ پێدانەکەی لەم چوارچوایە و پشتیوانەکەشی پشتیوانی ئەمریکاش لە علی زەیدی لەم چوارچە کە بتوانێت عێراق زەرفێتی عێراق لەباری اقتصادی لەباری سیاسی جێگیری سیاسی لەباری جێگیری ئەمنیەوە دابین کا بۆی سەرمای ئەمریکی بتوانێت بەڕاحەتی بێ لە عێراقا بەبێ ئەوەی کە ترسی درۆنی ئەم لاو قازیفەی ئەم گروپی چەکداری و ئەو هینی هەبێت بتوانێت بە ئارامی لە عێراق بە ئوبەرێنان بکە و بتوانێت سەرمایە ئیسمارکە بتوانێت کەڵەکە بکە و ڕبح بەدەست بێنێ ئەمە بە بڕای من و ئەمەشە کە مەسەن باخێکی تایبەتی بە علی زەیدی هەدێت ئەوەی چەند سەرەکەوی یا سەرناکە مەسەلێکی گەر کە توانێت قسەی لێ بکەن دەست خۆش بێ بۆ ڕوونکردنەوە زۆر پرسیار کە لە بەرنامە بوو بیکەم خۆت پێشوەخت وەڵامت پێدانەوە بەڵام شتێکی سەرنجڕاکێش کە لە پاڵ ترامپە کە علی زەیدی دانیشت و پرسیاری قاسمی سلەیمانییان لێ کرد وتی ئەو وەختە من لە سیاسەتان نەبوومون ئەشمێ تەماشای ڕابردوو بکەم من دایمە تەماشای ئایندە بکەم ئەگەر چێ بۆ خۆی سەرنجڕاکێشە کە 6 ساڵە ئەوەی قاسمی سلەیمانی ئەو کاتە لە سیاسەتان نەبوو ئێستا سەرۆکوەزیرانە بەڵام هەم لە خوێنەوەکە نەیویست لەویادا مەسەلەن بە هیچ شێوەیەک پشت بکاتە ئێرانەوە یاخود دۆستایەتی و دڵسۆزی خۆی بۆ ئێران بە شێوەیەکی تر نیشان بداوە بەڵام ڕاستەوخۆش بەرگری لێ نەکرد ئێوە چۆنی دەبینن ئەو وەڵامە یان ئەوەی کە بێ پیشانی باکە هێشتا لە پاڵ ئێراندایە بەزای چۆنە بە بڕای من ئەو پرسیارەی کە ترامپ لێ کرد هەدەبەندانە بوو کە ویستی بە ئاشکرا لەسەر چۆن ئەلەل هەوا لەسەر هەوا بە ئاشکرا من جواب باتەوە مەسە ئایا علی زەیدی هەڵوەستی لە بەرامبەر ئێرانە چییە پرسیاری با بڵێن مووقفی ئەم بەرامبەر بە قاسمی سلێمانی و کوشتنەکەی و ئەوەی کە بووە بەرحاڵ ئەم هینە بوو ینی ئەویست ئەم پەیامە وەربگرێ بەڵام بەڕامە علی زەیدی دیپلۆماسیانە وەڵامیایەوە بۆی کە نایەوێت خۆی بخاتە بەرامبەر ئێرانەوە ناتوانێت خۆی بخاتە بەرامبەر ئێرانەوە یعنی ئەو ئەزانێت کە ئەوەی کە هەڵی بژارت دەنگیاوەتی هەرە هێزان کە پشتوانی ئێرانن و ئەمە لە واقعەتێکی دیفاکتۆ علی زەیدی هاتووە علی زەیدی ئەوە نییە کە مەتەن هەموو وەسیلەکان و تووڵەکان و فاکتەرەکانی بەدەستەوە بێ کە بتوانێت ڕاستەوخۆ بڵێتەوە منجا بەرامبەر بە ئێرانە وەسمەوە من هاتووم لەگەڵ ئەمریکا ڕێکم نا ئەو ئەوێت کە تۆنەڵێت لە بینە ئەم هینە بینە و بەنێ واقعەتەکەشی وایە ئەوێت هەم لە ئێران نەکەوێتە بەرامبەر ئێران و واقعەت مەسەن نەشکەوێتە بەرامبەر ئەمریکا ئەوێت پشتوانی ئەمریکا ڕابکێشێ هاوکات نوعاً ما ئێرانیش ڕازی بکە یا بە جۆرێک ینی نوعاً ما چۆن لە مووقفێکی وەسەتی هەڵبژێرە لەم بینە ئەمە ئینەکەی بە بڕای من و بۆیە مەسەن قسەی کە ئەو لە سیاسەتانە بۆ مەسەن لە باڵێن علاقەی بە دوێنێ و سەیری مستەقبەلەکە هەر ئەم پەیامەیە کە من نامەوێت خۆم خەمە بەرامبەر ئێران بەڕاستەوخۆ و ناشمەوێت دەستبەرداری ئەمریکا بم بۆیە ئەم هینە دیپلۆماسی هەڵبژار کە پێم وایە بۆ ینی پێم وایە ترامپ ئینەکەی خۆی وەرگرت پەیامەکەی وەرگرت بەڵام بەرحاڵ ئەو شارەکانی خۆی محاوەلا کات زای چۆنە علی زەیدی ئەمریکا پشتیوانیەکە بەڵام مەرجیشی هەیە مەسەن بۆ نمونەڵێ من پشتیوانیەکەم بە مەرجانە بتوانیت ئەو هێزە چەکداریانە چەکەی بتوانی مەسەلەن زمینەکانی هەتا گەندەڵی بە بڕای من شکلێکە تەنها بۆ ئەوەی کە حکومەت نەوێک مەقبولەتی شعبیە بێم حکومەتە لاوازە پشتیوانەکەی کێ پشتیوانەکەی بەرەی هینە تەنسیقیە ئێرانە ئەم ئەوێت بە جۆرێک شعبیەتێکی جەماوەری بۆ پیا بکەن کە با بڵین تەنها پشتی بەمان نەبەست ینی بەدەر لەوان بۆ نمونە گەر سبەینێ علی زەیدی لەوان تەمەڕودی کرد شعبی لەگەڵ بێ خەڵکی لەگەڵ بێ کەمە بەرحاڵمە پرۆسێکی بەڕای من زۆر سەختە پێمانیاوە باسەین چێتە پێشەوە ئەوان ئامان جیانەوەی کە علی زەیدی بتوانێت ئەم
کاراکتەرە سربەخۆ سیاسی بێت کە نفوزێکی شعبیە بێت توانێت خۆی بەرامبەر بە ئێران و بەرامبەر بە میلیشیەکان بۆ سەوەڵام معلومە کەمەی پێ ناکرێت بەڵام ئەوەی کە وەکوتم ئەوان مەرجەکانەوەی کە ئەبێت محدود دابنێ بۆ میلیشیانەوە ئەمە پرۆسەیەکە علی زەیدی من پێم وایە ناچارە کە زۆر واقعیانە مامەڵی ئەم کەیسە بکات ئەو ناتوانێت بە هیچ شێوە ناتوانێت میلیشیانە بکات لەبەر چی لەبەرەوەی کە خودی ئەوانی کە ڕئیسی میلیشیاکان و خودی ئەوانی کە بە تایبەتی مەسەن ئەحزابە نوێنەرەکانی پەرلەمانی میلیشیاکانەوەی کە سەرکردە سیاسەکانی میلیشیاکانن ئەمانە خوان خاوەنی زەیدین و ئەوانە زەیدیان هەڵبژا ئەوانە پشتیوانی زەیدین و ئەوانەش زای چۆنە ئامادەن بە بڕای من لە پرۆسەیەکی سیاسی نەرمە ئامادەن ینی ئەمریکا ئیسماراتی ئەمریکا بێت ناتوان دژی بۆسمەوە زای چۆنە هاوڕێ بنان لەبەر ئەوەی مانەوێ نەمانەوێ ئەمە واقعەتێکە عێراق وڵاتێکی نەوتیە هەموو ئەوڵەتی کە ئەفرۆشێت ئەچێتە باقی فیداڵی ئەمریکا بە دۆلار ئەچێتە ئەوێ و ئەوەیە کە ئەو پارێکێتەوە بۆ عێراق لە ئەمریکاوێتەوە ینی ئەمریکاش ئەم فشاری بەدەستێ بۆیە نە ئێران ناتوانێت ئەو فشارە لەسەر عێراق بکات کە ئەبێ بە تەواوی دژی ئەمریکا بوەستنەوە و نە هێزەکانی سەر بە ئێران لە عێراق ئەتوانن ئەخیر وەرەقی خوان ڕاکێشن بۆیە مەجبورن نەوعێ بنساومە بکەن نەوعێ مساومە هەم ئەمریکا مەجبورە بیکە ئەزانێ ئێران لە ئازار وەرەقی بەدەستەوەیە ئەما جەزان کە ئەمریکا لە عێراقا وەرەقی بەدەستە بۆیە نەوعێک ئەوکوتم نەوعێکە بێ مساومە بکەن هەردوو لە و بەڕای من زەیدی ئەوێت ئەم تەمسیلە بکە یعنی توێت هەم نوێنەراتی ئێران بکە هەم نوێنەراتی ئەمریکا بکە نوێنەراتی ئەمریکا بۆ جۆری کەوتم زەمینەیەکی ئەهوەن و ئارام بۆ سەرمایە ئەمریکی بۆ دەمجبوونی اقتصادی عێراق بە ئەمریکا تەمین بکە بە دوای ئەمەش نفوزی سیاسی ئەمریکا لە عێراقا بێت و بە جۆرێک دابڕانی عێراق لەم فەزای کە هەیە مەسەلەن لەو کشانەی کە چین هێناوێتی بەرەو شەرقی ئەوسەط و بەرەو ئەفریقیا مەسەلەن ئەگەر عێراق دابڕن بەڕای من دەستکەوتێکی گەورەیە بۆ ئەمریکا ئەمە وەکوتم لەو لاشەوە مەسەلەن ئەم هێزانە ینی ناتوانن ئەخیر وەرەقی خوان ڕاکێش چونکە ئەمریکا زۆر باسییان نتوانێت مەسەلەن ئەو نەوتەکان حەسار بخاتە سەر نەوتەکە هەتا و پارەی کە لەوێ دەستی بەسەرا بگرێت و ئەمەشی کردووە لەگەڵ زۆر وڵاتان بێت لەگەڵ ئێران کردی لەگەڵ بەندەرلا کردی زۆر ئاسیارەکە عێراقیەکە بۆیە من پێمە واقعەتی دیفاکتۆ ئەمری واقعەوەیە کە ئەم دوولایانە ئەبێت نەوعەنمان لەعێک لە زای چۆنە ڕاستەمانێت من بلیانەیە کێشمەکێشان دژمنێکی بەڵام تحقیقشان مەجبورن یعنی ئیداری ئەم کێشەیە بکەن ئیداری ئەم هینە بکەن ئەمە دنیای واقعی سیاسەت وایە و علی زەیدیش لەم دۆخەیە ئەتوانێت یاری بکە ئەوەی کە هەموو وەرەکانی پێنێ لەی سەرێکەوە بۆیە مەجبورە مۆزەڵاکێت چەنە ماتوانێت ئەمە بکە بە بڕای من بەسراوە بە ململانی نێوان ئەمریکا و ئێران و دەوری ئێران لە عێراق لە هەزار و دەوری عێراق ئەمریکا لە عێراق زۆر زەخت لەسەرەوەکەنەوە کە ئەم هەڵمەتە بەرامبەر بە کۆتایی هێنانی هێزە میلیشیەکان سەرکەوتو نابێتیایدا بەڵام هەم ئەوەی کە عێراقچی وەزیری دەرەوەی ئێران هاتووە عەلی زەیدی بینیوە و هەم بەشێک لە فەرماندەی پاسدارانەوەوانە باسی ئەم کەیسیان کردووە کە عەلی زەید دەست نەبا بۆ ئەم کەیسەیان ئەم بڕیارەیدا بچێتەوە ئەگەر وایە عەلی زەید ئاوها لە ئێرانەوە نزیکە و سەر بەوانەوە پێی ناکرێت بۆچی مەسەلەن جمهوری ئیسلامی هێندە بە پەرۆشی ئەوەیە کە ئەم بڕیاری کۆتایی هێنان بە هێزە میلیشیەکان پیاچوونەوەی پێ بکرێت ئەگەر لە پرسیارەکەت تێگەیشتو بەم هاوڕێ بنار طبعاً ئەزانم کە ئێران نایەوێت ئەم بڕیارە بەو شێوەی کە ئەمریکا ئەوێت جێبەجێبێ معلومە مەسەر ئەمریکا ئەوێت هەموو هێزانەی کە سەر بە ئێرانن طبعاً میلیشیەکانی سەر بە ئێران مەبەستی هیچ هێزێکی تر نییە مەبەستی لە میلیشیەکانی سەر بە ئێرانە ئەم میلیشیانە چەک بکرێن وەک دەوڵەت کۆنتڕۆلی چەک بکە ئەمە خواستی ئەمریکایە ئێرانی جەزانێت کە لەدال ئەمەی کە ئەم میلیشیانە زای چۆنە ئەم میلیشیانە وەلایان هەیە وەلایان هەیە بۆ دەوڵەتی ئێران وەلایان هەیە بۆ ئەم ئەحزابانەی کە سەبێران وەلایان بۆ ئێرانی ئەمانە مەسەن تۆ سەیری کە حکومەتی عێراق ئەگەر چی حکومەتی عێراق نفوزی ئەساسی هەر هێزە شیعەکان و ئێرانن بەڵام لە تحقیق ئەم حکومەتە لە سێ بەش پێگاتووە کوردەکانی تایە ناسوایزمی کوردی تایە سونەکانی تایە و شیعەکانیشی تایە باشە بۆیە یعنی حکومەت دەتوانێت نوێنەری سێ تەرەف بێ بەڵام میلیشیا شیعەکان ئەمانە نوێنەری ئێران لە ساسەک باشە ئەمانە ئەگەر چەکیان لەدەست دابمانڕێ چەکیان دامانێت و هەموو شتێ بێت دەست دەوڵەت ئێران یعنی دەخالەتی لە عێراق کەمترە بێتەوە هەتا بەعزێ جار سەیری کە مەسەن بۆ نمونە ئەگەر ئێران بێت لە عێراق زەربەیەک لە
ئەمریکا بات ئیزعاجاجێکی بۆ دروستکە ئازارێکی بۆ دروستکە خۆ ناتوانێت لە ڕێگەی جێشی عێراقەوە بیکات ناتوانێت لە ڕێگەی دەستگا ڕسمیەکانەوە بیکات بەڵام ئەتوانێت لە ڕێگەی هێزێکی میلیشیا ئەمە بکە بۆیە من پێم وایە کە ئێران ئەیەوێت بە جۆرێک ئەم هێزە میلیشیان بە جۆرێک بهێڵێتەوە هەتا مەسەڵەن بۆ نمونە ئەگەر ئەمانە بچن ناو تەرکیبەی دەوڵەتیشەوە تەرکیبەی جێشی عێراقیشەوە بەڵام جۆرێک بە غەیرەن باشتر بە بڕای من ئیستیقلالەتیان یا تا جۆرێک لە وجودێکیان هەبێ ئەو من پێمانەیە کە ئێران لەگەڵا بێ بە تەواوی ئەم هێزانە هەڵوەشێنمە بەسم میلیشیا چەکدارەکانە باشە بەڵام مەسەن منفیش نییە کەمانە بچین ناو دەوڵەت و بەدەنەی جێشی عێراقیەوە بەڵام سەرنجام لەر کاتێکا دەوڵەتی ئێران بێت ڕێگەمانە بتوانکو گروپی تایبەت ئیشی خوان بکەن ئەوە بە بڕای مینەکەی ئەوەی کە مەسەن عەلی زەیدی وەکوتم عەلی زەیدی من ناڵێم لە ساسە سەر بە ئێرانە ناڵم لە ساسە بە ئەمریکا وتم عەلی زەیدی لەم بەینا خەریکە تعبیر لە مەسلحەتی ئەم دوانە ئەکات ئەمە ئێوە ڕابگرێت چەند ناجی حەبێت ئەوە مەسەلەیەکی ترە چکە عەلی زەیدی بە لە ساسە نوێری ئێران چکە دوا بێنە ئەبێت جێ ئەمریکا بۆسێتەوە معلومە وانە عەلی زەیدی ئەزای چۆن هاوڕێ بنان ئەگەر تۆ بزانیت پێش لە عەلی زەیدی مالیکی کاندید ئەمریکا نەهێژ مالیکی کاندید بێ بۆ چکە مالیکی بە تەواوی لەژێر نفوزی ئێرانایە ئەمریکا ڕازی نەبووە بۆچی توانی نەهێڵێەوە بێ لەبەرەوەی وەسایلی بەدەستەوە لە فشارەکەیە وەسایل لە دەستێوتی بابە یەک فلستان بۆ نانێرمەوە حەسارە خەمەستە نەوتی عێراق بەناوی جۆرا جۆرە بەسەر بۆی کەم پارێچێ بۆ ئێران من شەرمەگەڵ نەوتی عێراقی بۆ داخە یعنی بۆیە نەیتوانی مالکی مەجبور کشایەوە عەلی زەیدیان هێناوکو کاندیدێکی بە حساب بێلایەن یا بڵێن مەقبول لە هەموو لایەکەوە بۆیە عەلی زەیدی وەکوتم ینی مەجبور ئەم یاریە بکە لەم بەینایەوە ئەمریکاش ئەزانێ بە بڕوای من ئەمریکاش ئەزانێت کە ناتوانێت لە ئێستا لە ساڵ ئەم پرۆسێ جێبەجێ بکەواتە چەکردنی تەواوەتی میلیشیاکانی سەربێران بۆیە ڕەنگە بە جۆرێک بە بڕامەوە قبول کات کە ئەم میلیشیانە بەڕخسار بە شکلی بێچەک بن بەڵام بچن ناو بەدەنەی دەستگای ئەمن و دەستگای ئاسایشی عێراق و مخابرات و استیخبارات و جەیشەوە و ئەمە قبول کاوەکو زاهیر بەڵام ڕەنگە لە ژێرەوەش چەندین مەسەن هینیان هەبێمانە گروپی تایبەتی هەلە ناو جەیشە ئەمە شتێکی طبیعی وهەیە مثلا دقت بە لە ئینتیفاضەی 2019 لە عێراقا بەشێکی ئەوانەی کە خەڵکیان تیرۆکە هەو میلیشیانە بوون کە لە ینی لە ناو دەوڵەتا بڕخوان میلیشیەکانی ئەم حیزبە ئیسلامیانە بوون بۆ جەیش نەبوو هەرو میلیشیانە بوون مەسەن نزیکی 600 کەسیان کوشت و 20,000 کەسیان بری ناکرد بەڵێ بێمە سەر پرسیاری بینەرێک کە باز لەوە دەکات ئێوە چەندێک پشتیوانی ئەم هەڵمەتەی زەیدی دەکەن کە بۆن لە بەرامبەر ئەمەی گەندەڵی یان کۆتای هێنان بە هێزە میلیشیەکان سەربەخۆ لەوەی کە ئەتوانێت سەرکەوتو بێ یان ناتوانێت بەڵام خودی ئەم هەوڵە و ئەم ئامانجە چەندە جێگی پشتیوانیەوە زین چۆنە هاوڕێ بنار ئێمە کو حیزبی کۆمەنسی کرێکاریەکە پرسیارەکە لە من بکەی بەڕاستی ئێمە پشتیوانی لە هەوڵەکانی عەلی زەیدی ناکەین لەدا ئێمە ئیشمانەوە پشتیوانی لە حکومەتێ بکەین کە سەر تابای دژی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی چۆساوەیەوە ئەوێت خەریکە یاساکانی بازاڕی ئازاد کە کرێکار و زەحمەتکێشی جۆرە مافێکی نەبێ خراپترین هەلومەت بەسەر کرێکانە سەپێنێ خەڵک لە فقر و لە هەژاری مطلقا بژی هەموو خەدەماتەکان نەهێڵێ ئەمە حقەتابین بۆ ئەمە جگەی پشتیوانی ئەمە نییە بەڕاستی بەڵام ئەمەوە بڵێم کە ئەوەی کە حکومەتی عێراق خۆی ئەم گەندەڵانە ئەگرێت و ئەمە خواستێکی گشتی خەڵکە ئێمە ئەڵێن ئەم گەندەڵانە ئەبێن نەگەهین نەگەر مەسەن ئەمانەی کە چەند گۆشە و لایەنێکی گرتووە سەر تاپای سیستەمەکە گەندەڵە یعنی بە مالیکیتەوە بە حەکیمتەوە بە یعنی بەرزانیتەوە بەتاڵە یعنی یەک کەسیتیانە لەم هەیە حاکمە لە عێراق کوردستان کە گەندەڵە بێ سیستەمەکە خۆی هەمووی گەندەڵە یعنی ئەگەر تۆ بەڕاستی بدەوێت گەندەڵی لە عێراقا بنەبڕ بکەی ئەبێ سەر تا بەم سیستەمە هەڵتەکێنی یعنی لە خوارەوە بۆ سەرەوە گەندەڵە جا مەسەلێکێک زۆری دزیوە یەکتەوی دزیوە یعنی سیستەمەکە خۆی وایە سیستمێکی یعنی ئەوە نییە بڵێ مەسەرەن زای چۆنە سیستمێکی پاکە بەڵام چەند کەسێک گەندەڵیان کردووە ئەمە ڕەنگە لە بەعدێ وڵاتی ڕاسمالی یا سەرمایه‌داریە هەبێ کە میکانیزمێکی نۆرمەلی بۆژوازی ئیشکا و لە چەند گۆشەیەکە مەسەن گەندەڵی هەبێ بەرتیلخۆری هەبێ و ئەمە هەیە لەم شە بەڵام لە عێراق ئەمە نییە لە عێراقا تۆ دیقەت بن باس کوتم خوان باز لە تریلیۆنێک دۆلارەکە باشە لە ماوەی چەند ساڵا لە 2000 تۆ لە 2023 تا 2026 چەند کات تقریبا نزیکی 20 ساڵوانە 16 ساڵ ئەگەر هەڵە لە بم 23 ساڵ
هەر ساڵی زەبی 50 ملیار دلاری بکات کاتە چەنە یعنی تقریبا ینی ئەو ناکات بەسەر باشە ینی تقریبا عێراق چەندی فرۆشت ئەی باشە ئەگەر تریلیۆن قسەش لەسەر 2 تریلیۆن هەیە تەمەن ئەگەر تریلیۆنە دۆلار دزرابێ لەلایەن مەجموعەیەک لەم ئەندام پەرلەمان و سەرۆکی حزاب بۆ لای چۆنە بۆری نەوتیان هەبوو هاوڕێ بلار ئەم سەرۆکی حزابانە ئەم حیزبە میلیشانە بۆری نەوتیان هەبوو چاڵە نەوتیان هەبوو نازانم ێستاش حتمەن ماویانە ئەمانیان هەبووە باشە کۆ لە کوردستان هەموو کەسیان گای لێک ئەمانە چیانێ و چیان نییە یعنی ئەم گەندەڵی ئەگەر تۆ بەڕاستی تێ گەندەڵی بنەبڕ بکەی سەرتاپای سیستمی سیاسی عێراق و کوردستان گەندەڵە بێ هەڵی وەشێتەوە جاریکە بە جۆریکە دروستکەێتەوە کەم جۆرە ئیتر ئەمان نین ئیتر زەیدی و بارزانی و تاڵەبانی و ئەمریکا و فلانین ئەوەی تر خەڵکی عێراقە کرێکا و زەحمەتکێشی عێراقە هێزە ڕادیکاڵ و ئینسان دۆستەکانی عێراقن کۆمەنیزم و کرێکارە لە عێراقە کە بەڕاستی ئەتوانێت کۆتایی بەم مینە بێنێ ئەمانە زای چۆنە ڕەنگە لەگەڵ مجموعە گینەکەن مجموعە گەندەڵ کەشفەکەن مجموعە پارا گێڕنەوە مجموعەیەکی دیعای لەسەرەکەن تەبلیغاتێکی بۆکەن باشە لەگەڵ ئەوانی تا ڕێیەکەون مەسەڵەن بەشێ لە پارەکە هەر ئێستا قسایە بەشێ لە پارەکە بگێڕەوە عەفوو دەکەین یایتر کەس نایە بەلای توە وە خۆشیان وەکو بەرزێکی بانان بۆی دەژ هەتا بەڕاستی پرسیارە سەر خودی عەلی زەیدی گەنجێکی تەمەنی لە هەشتاکانە لەدایک بووە باشە ئەم کەسە خاوەنی تەمان باقی جنوبە خاوەنی مەسەلەن لە شەریکەی مهندسی سەر بە حەجی شعبیا بەشی هەیە ئەمریکا لە چەندین شوێنەکەمانە سەر بە حەجی شعبی سەر بەدەسەڵات و ئەمانە بوون بەشی هەیە ئەمە خۆی ئەویش خۆی گەندەڵە یعنی چی ئەم ئەتوانێت شەڕی گەندەڵی بکە زای چۆنە بەڕاستی گاڵتە جاڕی ئەمە بەڵام یەک نقطەی تایە لەمەیە ئەوەی کە خۆی ئەم دەسەڵاتە ئەترافەکە کە ئەمانە چ تاوانێکیان بەرامبەر بە خەڵکی عێراق کردووە بەرامبەر بە بناڵی عێراق کردووە بەرامبەر بە ڕەخۆشی عێراق کردووە بەرامبەر بە خەڵکی خاوەن پێداویستی عێراق کردووە جەریمەیان بەرامبەر هاوڵاتی و موچەخۆر و ئەوانە کردووە کە لە شەو ئەوانە کارەکەن و ئەسەن کرێکی وانانە کە بەشی ژیانێکی شەرافەتمەندانە بکە چ جەریمەیەکیان بەرامبەر بەوە کردووە کە لەم گەرمایی هاوینەیە داتوان ئاوی خواردنەوەی پاک و ناتوان کارەبای پێویستیان بێ بتوان فێنک بنەوە چ جەریمەیەکیان بەرامبەر بەو خەڵکە زەحمەتکێش و نەکبەت و فەقیرانەکە کە لەناو زبڵخانەکان ئەگەڕێن بۆی لوقمەیەکی ئینکەن ئەمە بەبڕای ماهێتی خوانی لە زمانی خوانەوە بەیان کردووە ئەمە بەڕای من تەنهاوتانەوە معنای لە هەبێت کە ئەمانە ئەبێت بڕۆن و هیچ حەلێک نییە بۆ ئەمانە بەڵام هاوکات ئەم حملەی کە دەستی پێکردووە ئێمە ناڵێن بوەستێ ئێڵێن ئەم حملەیە بێ بڕوات تا ئەو سەری و ئەمەژە بێ خەڵک ئەم زەختە بکە ئەگەر چاومان وەکوتم ئێمە پشتیوانی زەید وها ناکەین ئەگەر هەتا خەڵک پشتیوانی لێ بکە بۆ هەمی پێی هەبێ بەڕای من زەرەرەکە بۆیە خەڵک فشاری لەسەر دابنێ بڵێ جا فەرمو جەناب کە دەستی پێکردووە فەرمەوەی خۆش کەشف کا بزانین چی دزیوە چی تاڵان کردووە چۆن بووی بەم سەرمایەدارە بۆ من ئەیلە لەکە هازا باشە و ئەبێ ئەمە درێژە بکێشێ بۆ حەیدەر عەبادی و بۆ کازمی و بۆ سوودانی و بۆ مالکی و بۆ نازانم کێ و بۆ تاڵەبانی و بۆ بارزانی و بۆ ئەمانە هەر هەمویان بزین ئەمانە چۆن ئەم پارانیان کۆکرەوە سەرۆتیان لەکوێ بوو و کەشف کرێن و ئەمە شەفاف ڕابگەنێ بۆ کۆمەلگا بزانین چەند ملیار دلار فلان و فشار دزیویانەوە چۆن هێناویانە و ئەمە کەشف کرێت و کاتە بێ بچێتەوە خزمەتگوزاری بۆ خەڵک ئەوە بکرێت سەرف کرێت و ئەمەش بەبێ دەخاتی خەڵک بەڕای من ممکن نییە بەبێ دەخاتی خەڵک ممکن نییە ئەمە ئەتوانێت حملەیەک بێت لە نەک لە نیوێ ڕێ لە سەرەتای ڕێگەیە بوەستێت و گەندەڵکارەکان خوان بە پاڵەوانی دژی گەندەڵی و بەرحەڵ سیاستێک کە ئەنوێ جێبەجێ بکەن لەم پرۆسەیە ئەوەیە کە خەڵکی عێراق وای پیشان بن کە ئەم دەوڵە ئەم حکومەتە تازە حکومەتی ئەوانە ئەوەتە دژی گەندەڵی ئەوەتە مەجموعەی خەڵکی گیاوبین و نوعی پشتوانی پیا بکەن هەدەفەکەشیان وەکوتمەوەی کە دوو ڕۆژی کەم حکومەتەگەر جێگەی قایم بوو ئەو کاتە دەستەکە بە سیاسەتی خەسخەسە و تایبەتیکردنی هەموو ئەو شتانی کەماوە و ئەبێ ئەگەر ئێستا دوو مەکتەب لە 100 مەکتەبە 20 مەکتەبی حکومی ماوە ئەوەش ئەڕوا ئەگەر لە 100 خەسخانە 4 خەسخانەی حکومی ماوە ئەوەش نامێنێ ئەگەر توزانم خزمەتگوزاری بەلەدێ تۆزێ ما بێت ئەوەش نامێنێ ئەگەر کارەبا بە سعرێک بێت ئەوەش گرانترە بێ ئەگەر غاز مەسەڵەن توزانم پشتیوانی سۆبسیدی حکومی هەبێ ئەوەش نامێنێ وەکو چۆن لە کورسان نەماوە بانزین ئەگەر سۆبسیدی حکومی پشتیوانی حکومی ئەوەش نامێنێ ئەو پارەی ئەو موادی خۆراکی کە حکومەت ئەیا بە هاوڵاتیان بەناوی بایعیەوە ئەوەش نامێنێ مەبەستم ئەمانەیە یعنی تەنەنجام ئەم حکومەت ئەجداکەی ئەوەیە بۆیە بەبڕای من گەندەڵی تەنها وەسیلەیەکە بۆ چاواشەکردنی خەڵک بۆی کە پشتیوانەیەکی جەماوەری بۆ حکومەتە بەدەست بێن تاس بێنێ کارەسات و ماڵوێرانی بەسەر خەڵکا بێنێت و ئەم ناڕەزاتی کە ڕەنگە ئەمڕۆ بتەقێتەوە ئەگەر ئەو ئەمڕۆ دەست با بۆ ئەمانە
ڕەنگە ناڕەزاتی تەقێتەوە بەڵام هیچ نەبێت 2 ساڵ 2 ساڵ 3 ساڵ دوای بخە حکومەتەکەی تۆزێ جێگە قاچی داکوتێ ئەو کاتەکە خەڵکی ناڕەزاتی بوو دەربڕی ئەتوانێت سەرکوتی بکە. کاتمان زۆر بەکارهێنا بۆم بابەتە و بەڵام ئەگەر هێشتا چەند خولەکێک بخەمە ئیختیاری خۆتان و قسەیەک مابێت لە چاپێکەوتنەکەماندا نەهاتوێت و بەگرنگی بزان ئاماژەی پێ بدەن فەرموون بە کورتی. وڵی پێم وایە کە تقریبەنەوەی کە هەدەفی ئەسلی باسەکە بوو سەردانەکەی زەیدی بوو پێم وایە لەو بارەوە قسەماکرێتە هاتی لە بواری گەندەڵیشەوە بەڵام ئەمێت تەنها یەک شت بڵێم کە بەداخەوە بەشێک لە خەڵکی عێراق کەمتر و بەشێکی خەڵکی کوردستان زۆر ئومێدیان بە ئەمریکاوە بەستووە بۆی کە ئەمریکا مەسەلەن گەندەڵ لەناوە بە بۆی ئەمریکا ئەمجارە پشتیوانی زەیدیە ئەوەی کە تەوەقعیان هەبێت کە ئەمریکا گەندەڵکاران و پارتی و یەکێتی و مەسئولە گەندەڵەکانیان بۆ تەمێ بکە ئەلەمەیانە بەڕای من غێری وەهمێک کە هیچی لە ناچنەوە زیاتر نییەوە بەداخەوە خەڵکی کوردستان چەندین جار تەجروبەی ئەم هەمەی کردووە کە چاوی لەوە بڕیوە ئەمریکا چزانم لە قەزەی کوردستانی سووریا ئەمریکا شتێکی بۆ بکە ئەو کڵاوی کرە سەر خەڵکە و ئێستا بینی کە کوردەکانی سووریا خاوەتە بەردەم شەرع و بەردەم داعشێکی تازەکە یاری بە چارنووسیانەکە لە کوردستان عێراقی ئەمە دەورانی ڕفاندۆمە بینیمان چۆن دەستی تورکیا و جێشی شعبی و ئێرانیان ناوەڵا کرد بۆ پەلامار بۆ سەر خەڵکی کوردستان و هەمیشە مەسا تا لە کەیسینا تا لەم هەتا ئێستا لە پەیوەند بە قەزەی کوردستان و هەرێمەوە عێراقەوە مەسەن ئەوان بەڕاستی مەوزوعی کوردستانیان بۆ مهم نییە خەڵکی کوردستان بۆ مهم نییەوەی کە بۆیان میمە لە عێراقا دەوڵەتێکی مرکزی هەبێت حکومەتی هەرێمیش لەگەڵ ئەوا بێت وە بتوان کۆنتۆڵی عێراق بکەن و شرایطێکی و هەلومەرجێکی ئەمنی بۆ استثماراتی ئەمریکی و ئەوروپی دابین پێ نەگەوەی کە مافی خەڵکی کوردستان چییە مافی کورد چییە و مەسەلەن چۆن چارەنووسیام خەڵکە ئینە بێت ئەوان ئاگاداری هەموو شتێک بوون بەڵام هەر ئەوانیش بوون کە لە پشتی تاڵەبانی بەرزانی بوون و تا ئێساش لە پشتیانن بەڕاستی هێشتا پێویستیان بەوانە لە پشتیانن تۆ دیقەت بە تۆمبارەکێت ئەچێتە بەغا عەلیزەی دەبینێ هاوکات یەتە هەولێر بەرپرسانی پارتیە بینێ ئەچێت لە بەغا بەرپرسانی کێتی بینێ یعنی مەبەستمە کە هێشتا پێویستیان بەوانە ئەوان لە تەقا مجامەلی ئەوانەکەن لە پێویستیان بە خەڵکی کوردستانە نەئیشیان بە خەڵکی کوردستانە وەنا هیچ خێرێکیان بە خەڵکی کوردستانە بۆیە من پێم وایە کە ئەبێ خەڵکی کوردستان ئەو وەهمەی کە بە ئەمریکا هەیانەیە بە بەعزێ لە وڵاتانە هەیانە پێیان وایە کە ژیانیانە گۆڕن گەندەڵکارانیان بۆ تەمەیەکەن بۆیان کەشفەکەن توزام هەتا لەسەر کاریانە خەن بەڵای من وەهمێکە کە خەڵکی کوردستان بەداخەوە چەندین جار ئەم زەرەرەی کردووە کارەساتی بەسراتەوە و بۆ یەک جار پێویستەکە خەڵک بیر کاتۆ کە خۆی بەدەستی خۆی کار بکە بۆی ئاڵگۆڵەجانی خوا دروستکە چاوەڕێی هیچ فریادرەسێ نەکا فریادەست خۆیەتی هیچ کەسێ فریادەستی خەڵک نییە بەڕاست هەتا ناو حزابەکان ئەمە تەجروبەمانێ فتێ خەڵک نەوشیروان و بزنتۆی گۆڕانی بە فریادڕ ناسی بە تەجروبە دەرکەوت کەوانش چۆن کڵانەکە سەر خەڵک مەسەن هەر جاری ینی مەسەن هێزێکێ دەوێت خۆیەک و فریادرەس پیشان بە بڕای من ئەمانە هیچی فریادرەزین غێرەوە کە خەڵکی کوردستان خۆی فریادرەسی خۆەتی و هێزێک کە ئەتوانێت ڕێگەی پیشان بات ئەتوانێت گوێلەوە بگرێن ئەتا ئێمەش وەکو کۆمەنیست فریادرەسی خەڵک نین بەڕاستی ئێمە تەناتوانین ڕێگە پیشان بێن بە خەڵک بڵێن خەڵکینە ڕێگەی ڕزگاری خۆ دەوێت کە خۆت ڕێکخراوکەی خۆت لە ڕووی سیاسی هوشیاربی بەرژەوەندەکانی خۆت بناسی شوێن ئەموو ئەو نەکەوی و بتوانی لە ڕێگەی خۆڕێخستنی خۆتەوە لە ڕێگەی سیاسەتێکی رادیکاڵ و ئینسان دۆستانە و بە ڕۆژحڕێیەکی ئەوەی کە چی دەوێت چی ناوێ بتوانی خۆت دەور بینی بۆی کە ژیانی خۆت بگۆڕی و دەسەڵاتی دامەزێری کە دەسەڵاتی خۆت بێن وێنەتی خۆت بکە کەسی هەڵبژێرە کە نوێنە بێگەنوێنە بتوانی لای بی میکانیزمێ بێ کە بتوانی ئەم نەفەری کە تۆ هەڵێبژێری ئەم حکومەتی هەڵێبژێری ئەم ڕێوزەرای هەڵبژێ ئەم وەزیرە ئەم مدیر عامە ئەگەر بە کەڵکردنەهات ئەگەر زیکر لە ماوەی چەند ساعتێکە لای بیت ئەمە بەڕای من پەیامی منە بۆ خەڵکی کوردستان و هیچ ڕێگەیەک نییە بەڕاستی خەڵکی کوردستان توانێت 100 ساڵی کەش بەم جۆرە بژی و خراپتر ئەگەر خۆی نێتە مەیدان و خۆی فریادرەسی خۆی نەبێت. محسن کەریب سەرنووسەری بڵاوکراوی ئۆکتۆبەر زۆر سپاس لە بەرنامەکانی شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ژەر بژین ماندوو نەبن. بینەرانی عزیز هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان وەکو وتم بڕیار بوو قسە و باسێکیشمان هەبێت لەسەر ئەو هێرش و پەلاماری لایەنگرانی ڕەزا پەهلەوی بۆ سەر خۆپیشاندانی کۆمونیستەکان لە لەندەن بەڵام بەداخۆ بەهۆی حاڵەتێکی تایبەتەوە نەمانتوانی لە بەرنامەکانی ئەم شەودا ئەنجام بدەین بەڵام بۆیە لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و ڕەشاد و سەرخۆش.